خۆشەویستان ئەمڕۆژ ئامادەین لەکردنەوەی یەکێ لە مزگەوتەکان لە گوندی تێمەزاوە لە بەرواری 15 شەعبانی 1446 کۆچی بەرامبەر 14 دوی 2025 زایانی. کردنەوەی ئەم مەراسیمەشمان بە چەند ئاەتێک لە قورئانی پیرۆز لەلایەن کاکە موسعاب کارزانەوە دەست پێ دەکات. با بەڕێزیان بفەرمێن. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. إنما يعمر مساجد الله من آمن بالله واليوم الآخر وأقام الصلاة وآتى الزكاة ولم يخش إلا الله فعسى أولئك أن يكونوا من المهتدين. خۆشەویستان، وتەی دەستگای خێرخوازی بەخشین پێشکەش دەکرێت لەلایەن زۆر بەڕێز دکتۆر محەممەدەوە. با بەڕێزیان بفەرمێن. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله وكفى والصلاة والسلام على حبيبه المصطفى ومن بسنته اقتدى وبعد. أحمد وبواني بريس يشخيناني خوشويست، السلام عليكم ورحمة الله وبركاته. مناوي دزگای خێرخوازی بەخشینەوە بە خێراتنی هەموو لایەکتانەکەین، ئەرکتان کێشا، پێڵاوتان سەرسەر و سەرچاومان، خوای گەورە پاداشی خێرتان باتەوە و ئەجری تەواوتان بۆ بنووسێ لە هاتنتان بۆ ئەم مەراسیمە پیرۆزە. و هەر بە ناوی دەستگاکەمانەوە پیرۆزبایی لە موسڵمانان و نوێژخوێنانی گوندی تەیمەزاواکەین بە بۆنەی کردنەوەی ئەم پرۆژە خەنجی لەو جوانەوە لێیان پیرۆز بێ، خوای گەورە بیکاتە مایەی خێر و بەرەکەت، مەراسیمی خۆشی تیا ئەنجام بدەن. دەستخۆشی لە هەموو ئەو بەڕێزانە ئەکەین ئەگەر بە لە تەوشەیەکیش دەستیان هەبوو بێت لە بنیادنانی ئەم پرۆژەیە، هەر لە خێرخوازانی ناو گوندەکە، خێرخوازانی دەڤەرەکە و هەر خێرخوازێکی تر کە لە ڕێی دەستگای خێرخوازی بەخشینەوە هاوکاری گەیاندۆ بە مزگەوتە. ئێمە زۆر سوپاسیانەکەین، دەستی ماندووبوونیان ئەگوشین، داواکارین لە خوای پەروەردگار ئەجر و پاداشتی کاملیان بۆ بنووسێ و ماڵێکیان بۆ دروست بکات لە باشتە بەرین و فراوانەکەی خۆیدا. جێی خۆشێتی کە دەستخۆشی لەو کەسانە بکەین سەرپەرشتی ئەم پرۆسەیان کردووە بە ئەنجام گەیاندنی ئەم پرۆژەیە، بە تایبەتی برای بەڕێز و خۆشەویستمان کاک حاجی شێرکۆ کە زۆر ماندوو بوو بەڕاستی لەگەڵ ئەم پرۆژەیە. جێی ئەوەیە کە دەستخۆشی لێ بکەین، ئەرکی قورس و سەرەکی لەسەر شانی بەڕێزیان بووە. ئێمە لە دەستگای خێرخوازی بەخشین بە ئەرکی سەر شانی خۆمانی ئەزانین، خزمەت پێشکەش بکەین بە دین و ژینی خەڵکەکەی خۆمان لە ناوخۆی کوردستاندا، بز بە بستی خاکی کوردستان، نەک هەر کوردستانی باشوور، لەسەر جەم پارچەکانی تری کوردستانیش بە ئەرکی سەرشانی خۆمان زانیوە و بە ئەرک و سەرشانی خۆشمانی ئەزانین. دیار ئێمە لە چەندین لایەنەوە بە چەندین شێواز لە خزمەت خەڵکی فەقیر و بەژمەینەت و هەژاری وڵاتەکەی خۆمانین، هەر لە دروستکردنی خانوو، دابینکردنی کورسی شەحن بۆ خاوەن پێداویستی تایبەت،
دابینکردنی سەرچاوی بژێوی، دابینکردنی موچە و کەفالەت بۆ مناڵانی بێباوەک بە چەندین شێوازی تر ئێمە هەوڵمان داوە خزمەت بکەین لە ناو خاکی کوردستانی پیرۆزدا. یەکێک لەو بۆرانەش کە ئێمە تایە خزمەتەکەین بریتیە لە ئاوەدانکردنەوەی ماڵەکانی خۆی پەروەردگار، دروستکردنی مزگەوت لە شار و شارۆچکە جیاوازەکانی کوردستاندا و لە دەرەوەی کوردستانی ژێمە هەوڵمان داوە مزگەوت دروست بکەین، چونکە بەڕاستی مزگەوت ڕۆڵ و کاریگەری زۆر گرنگی هەیە لە ژیانی تاک بە تاکی موسڵمانانە. پێغەمبەری عەزیز عەلەیهی سەلات وەسەلام کاتێک کە لە مەککە هیجرەتی کرد بۆ مەدینە یەکەمین کارێک کە کردی بریتی بوو لە بنیادنانی مزگەوت، چونکە لە ڕێی مزگەوتەوە کۆمەڵگا بنیاتەندرێ. طبعا سەبات بە دروستکردنی ئەم مزگەوتە لە پاشەوەی ئەو برابەڕێزانە خەڵکی ئەم گوندا هەڵبەتە تەکلیفێکیان کردبوو لەو برانی بەخشین. ئیتر ئەمە حتمما ئەمە لە دوای هەیکەلەوە ئێمە دەستمان پێکرد زۆر ماوەکی زۆر وەستا بوو، زیاد لە چەند ساڵێک وەستا بوو پرۆژەکە لەبێ بۆیان تەواو تەکمیلە ناکرا. سوپاس بۆ خۆی هاتین ژێرباری ئەمەی کە دەست پێکردین تەواوی بکەین. بیناکە خۆی نزیکی 600 مەترە وەکو زەویەکەی، وەکو بینا خۆشی 350 مەترە. سوپاس بەخۆ زیاد لە ساڵێکە ئێمە بەردەوامی لەم کارە ئەلحەمدولیلا توانیمان بە ئەنجام بگرین کۆتایی ببینین. ئیتر وەکو مزگەوتەکەش شوێنی پیاوانمان هەیە 15 شوێنی ئافرەتانیشمان هەیە 4/5. ئیتر هەر یەکێشیان و مشتەمەلاتی خۆیان جیاوازە و بەرهەیوانی خۆی جیاوازە و ئەمە زیاتریش ئەم مزگەوتی کە دروست کراوە زیاتر ڕاستە بۆ گوندەکەیە لۆد و زەختێکی زۆری لەسەر وەکو دەوروبەری دێیەکان و زایدەنیش لە بەهارانە بەڕاستی خەڵکی زۆر وەکو گەشتگوزاری وەکو سیاحەت دێن بۆ ئەم ناوچەیە. ئەلحەمدولیلا جێ ئەوەشی کردووەتەوە چی بۆ ئیسراحەت، چی بۆ نوێژکردن، چی بۆ کار و کەسابەت و فەلاحەتیش خەڵکێتوان لێ لەم ناوی ساعەتکە. دەستخۆشیمان هەیە بۆ دەستگای خێرخوازی بەخشین لە دوای ڕوخانی ڕژەمی بەحسەوە تاوەکو ئێستاکە گوندی تەیمەزاوە مزگەوتی نەبووە، بەڵام لە دوای ئەوەوە کە بە هیمەتی خێرخوازان و دەستگای خێرخوازی بەخشین هەستان بە دروستکردنی ئەم مزگەوتە کە جێگەی دڵخۆشیە بۆ تەواوی دانیشتوانی گوندی تەیمەزاوە. ئێمەش بەناوی دانیشتوانی گوندی تەیمەزاوە زۆر دەستخۆشیمان هەیە بۆ سەرجەم ئەو خێرخوازانەی کە هاوکار بوونە لە هاوکاریکردن بۆ دروستکردنی ئەم مزگەوتە و دەستخۆشی لە تەواوی ئەو کەسانە ئەکەین کە بە دوعایەکی خێر بەشداریان کردووە لە دروستکردنی ئەم مزگەوتە، چونکە زەروریاتێکی گەورە بوو. لە هەمان کاتا دەستگای خێرخوازی بەخشینیش ڕۆڵێکی باڵا و کاریگەری هەبووە لە بنیاندانەوەی ئەم مزگەوتەدا. ئێمە دەربارەی ئەم مزگەوتە بەڕاستی زۆر دڵمان خۆشە، دەستخۆشی لە هەموو ئەو کەسانە ئەکەین کەوا بە هەر شێوەیەک لە شێوەکان کە یارمەتی بەم مزگەوتیان داوە قسەی خێریان کردووە، پارەیان بەخشیوە، یان بە هێز و قووەت و بە عەرەقەی ناوچوانیشیان تیا کردا، یان هەر کەس قسەی خێری کردووە. بەڕاستی ئەمە دەستخۆشی لە هەمووی ئەکەین، پیرۆزبایەکی گەرم لە خەڵکی دیەکە ئەکەین، لە دەستگای بەخشین ئەکەین. هیوادارم بێتە سەرچاوەی خۆشی و شادی بۆ هەموو دێک. سپاسی هەموویانەکەینەوەی کەوا دەستی لەم مزگەوتە بووە عەلی خێرخواز هەموو ئەوەی کەوا قسەی خێری تیا کردا، ئەوەی کەوا حەشت تێ بەشداری کردە. ئێمە سپاسیەکەین و ئێمە مەمنونین لە خوای گەورەکەوە ئەم مزگەوتیان بۆمان دروست کرد. پێشتر مزگەوتی تیا بوویان ئەمە مزگەوتی تیا بوو کاتی خۆی تەقانیانەوە حکوومەت پێشەشتاکان ئێستاکی عینی لە شوێنی ئەو مزگەوتە لەوە خۆشتە دروستمان کرێتەوە بە پشتیوانی و سوپاس و سپاسی هەموویانەکەین و سپاسی ئەوەی یەکەینکەوە بەشداری کردووە لەم مزگەوتە.
بناوی خوای گەورە و میهرەبان سەڵات و سەلام لە پێغەمبەری نازدار صلی الله علیه وسلم. پێشەکی ئێمە دەستخۆشی لە هەموو یەکی خێرخوازیەکەین. حقیقەتەن ئەمڕۆ خەڵک پێویستی بەوەیە یارمەتیدەری هەبێ. ئەم منەظەمەی ڕێکخراوانە بەڕاستی خزمەتی خەڵکیان کردووە. ئێمە یعنی ئەرکیان هەڵە سەنگێنین، شتێکی جوانەکەن، شتێکی ڕێگوپێکەکەن، خەڵکی خێرخوازیش زۆرە الحەمدوللا. داوای شەکەین لەوە چکە یەکێک لەوانە پێغەمبەری خوا ئەفەرمێ صلی الله علیه وسلم هەر کەسێک مەنعی زەکات بکە خوای سبحانه وتعالى بارانش قەتعەکە. ئێمە داواکەین لەوانەی کەوا خەڵکی خوا پیانی داوە یارمەتی ئەمانەی ئێوە وەکو ئەم بنکانە بدەن بۆ ئەوەی بتوانن خزمەتی میلەتەکەیان بکەن و خزمەتی دینەکەیشیان بکەن. وەکو بەرەبەرەتی وەقفی سونی کەرکووکیش ئێمەش هەر منەظەمەیەک ئاوا بێت پێشەوە بڵێ ئێمە کارێکی خێرخوازیمانەیە، ئێمە وەکو ئەو منەظەمانی کە ڕێگا پێدراون یارمەتیانە دەین بە گوێرەی توانە کە بە ئێمە بکرین، دەستیشان خۆش بێت و خوای گەورە بیکاتە میزانی حەسەناتیان. بیرۆکەی ئەم مزگەوتی تایمەزاوە بیرۆکەکەی لە بەرنمەیەکی ئاوادانبەی کەناڵی ئاسمانی پەیامەوە هات. وەختێک 2 ساڵ لەمەوە پێش ئێمە هاتین بۆ ئێرە، ئەم مزگەوتە تەوانی هەیکەلێک بوو، تەنها هەیکەلێک و تەواو. تەمان زۆر پێویستیان بە مزگەوت بوو. ئێرە گوندێکی قەرەباڵغە، خەڵکەکانی ماشەڵڵا خەڵکیی زۆر دیندار و خەڵکیی باشی تایە. تەنانەت لەسەر ئەو بانی مزگەوتە ئێمە نوێژی جومعەمان بۆ کردن. جێگای ڕێز و سوپاسە کە هاوڕێیانمان لە بەخشین، برایانمان لە دەستگای بەخشین تەلەفۆنیان بۆ من کرد و باسییان کرد کە ئەو گوندە کەوتۆتە کوێ، هاتن سەردانیان کرد و ماوەی ئەو 2 ساڵەیە ئەوان بەردەوام دەستیان پێوەی بوو، ینی بە بەردەوامی ئیشیان تیا کردووە. وەک دەبین ئێستا مزگەوتەکە تەواو بووە، مزگەوتێکی زۆر باش و مزگەوتێکی تا بڵێ ینی باو بڵێن لە چاو هەندێک گوندەوە ئەم مزگەوتە ڕەنگە لە ئاستی مزگەوتەکانی شارەکان هەبێ بەڕاستی. بۆیە من دەستخۆشیی زۆرم هەیە بۆ برایانمان لە بەخشین، خوای گەورە پاداشیان باتەوە و خوا خێری ئەوانش بنووسێ کە هاوکاری دەستگای بەخشینیان کردووە بوون بە هۆکارێک بۆ تەواوکردنی مزگەوتەکە. بسم الله الرحمن الرحیم. ئەمڕۆ لە گوندی تەیمساوە دەستگای بەخشین توانی مەڵۆی بخات سەر مەڵۆ خێرخوازەکانی تری کەکردنەوەی مزگەوتێک بوو بۆ ئەم گوندە. دەستگای بەخشین 16 ساڵ تەمەنی بەڕێ کرد لە کاری خێرخوازیە. دەستگای بەخشین 16 ساڵە فرمێسەکان ساڕێژەکە. دەستگای بەخشین 16 ساڵە بەردەوامی هەیە بە کارە خێرخوازەکانی. دەستگای بەخشین 16 ساڵە چارەسەری نەخۆش و برینەکان ساڕێژەکات. دەستگای بەخشین لە ڕۆژێکی وەک ئەمڕۆدا لە گوندی تەیمزئاوە ئیفتتاحی مزگەوتی تەیمزئاوای پێشکەش بە دانیشتوانەکەی کرد. پرۆژەکانی دەستگای بەخشین پرۆژەی هەمەجۆرن بە پێی پێداویستی خەڵک و بە پێداویستی ئاوەدانی و گوندەکان دەستگای بەخشین دەچێت بە دەمیانەوە. پرۆژەکانی دەستگای بەخشین پرۆژەیەکی گەورەن و دوای دیراسەکردنێکی زۆر وردی ستافی بەخشین بڕای لەسەر دەدرێ و ئەنجام ئەدرێ. لەبەر ئەوەی ئەو ئامانەتیەی کە لەلایەن هاوڵاتیان لەلایەن خێرخوازان و بە ئێمە ئەگا بۆی بتوانین بەڕاستی ڕاستە لە گیرفانی ئەوانی خوای گەورە ئەینووسێ ویان قوبوڵە، بەس ئێمە بیپێکین و بتوانین جوانترین بەرهەمی لێ دروست بکەین، بەردەوامیمان هەبێت لە پاراستنی ئەو ئەمانەتیە وەکو خۆی. لەبەرەوە دوای دیراسەکردنێکی زۆر ورد دەستگای بەخشین هەڵەسێ بە ئەنجامدانی پرۆژەکانی. سوپاسی خوای گەوراکەین کەوە لە ماڵێک لە ماڵەکانی خۆی کۆمانی کردوێتەوە کە ئەم مزگەوتە گوندی تەیمازئاوایە سەر بە محافزەی کەرکووکە بڵێ کە دەستگای خێرخوازی بەخشین هەڵسا بەکردنەوەی ئەم مزگەوتەوە سوپاسی خێرخوازانەکەین کە بەشدار بوون لەم خێرە گەورەیە کە خوای گەورە فەرمی هەر کەسێک ماڵێ لە ماڵەکانی من ئاوادان کاتەوە لە بە 8 ماڵێکی وەدابینەکەین ئینشەڵڵا ئەوانی کە بەشدار بوون لەکردنەوەی ئەم مزگەوتەوە دەستی خێران نەبووە، چی بە معنەوی بێت چی بە مادی بێ، ئینشەڵڵا خوای گەورە بەهەشتی خۆی بە قسمەتیانەکە. و دەستگای خێرخوازی بەخشین لە هەموو پرۆژە جۆرە و جۆرەکانیە بەردەوامە لە کاری خەیریە
و هەموو کات و هەموو ساتێکیش لە هەموو وەرز و ساڵێکە و لە هەموو شوێنەکە دەستگای خێرخوازی بەخشین بوونی هەیە و وەسپاس بەخوا ئێستا لە دەورەی وڵاتیش خەریکیکردنەوەی مزگەوتە و خەریکی دەوراتی تەحفیزی قورئانە لە غەزە و ئێستش مزگەوتێکی تری بەدەستەوەیە لە منتیقەی دوکان داواکارین لە خێرخوازان کە دەستی یارمەتی بۆ دەستگای خێرخوازی درێژکەن تا بەخشین بتوانێت مزگەوتەکانی ماڵی خۆ ئاوادان کاتەوە و ئەو شوێنانی کە مزگەوتی تیانێ و ئەو جێگانی کە مزگەوتی نییە مزگەوتی تیا دروستکە بۆی ماڵەکانی خۆی گەورە ئاوادانتر بێت و دەرز و دەور و کاری ئیسلامی و کاری بانکخوازی تیا بەرجەستە بێ ئینشاءڵڵا.